شاری سلەیمانی دوای ئەوەی بووە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان کرا بە مەبەستی بنیادنانی ئەم شارە و جێبەجێکردنی چەندین پرۆژە، بەڵام لە ئێسادا بەشێک لەو پرۆژانەی کە بڕیار بوون جێبەجێ بکرێن بەهۆی نەبوونی بودجەوە ڕاگیراون. بەڕێوەبەری ڕۆشنبیری سلەیمانیش ڕای دەگەیەنێت لەگەڵ ئەوەی چەندین جار هەوڵیان داوە بۆ سەرفکردنی ئەو بودجەیە، بەڵام هەوڵەکانیان بێ ئەنجام بووە. گرفتی ئەساسی بەردەمی ئێمە وەستانی پارەکانمانە لە پایتەختەوە لە هەولێرەوە. ئێمەش بارێک پرۆژەمان هەیە، پرۆژەی مەسرحی ڕۆمانی کە لەناو پارکی شارایە و هەروەها چاکردنەوەی تەلاری هونەر و هەوڵ ڕۆشنبیری ئەمانە لەو پرۆژانن کە وایە کرابانوە نەوەستێنرێن. بەداخەوە وەستانی پارەکان وای کردو کە ئەمانە هەمی پەچیان بکەوێت. ئێمە نازانین هۆکاری وەستانی پارەکانمان چێ بەڕاستی لە هەولێرەوە و هەوڵمانداوە لە ڕێگای وەزارەتی خۆمانەوە لە ڕێگای کەساتی ترەوە دەستمان پێ بگاتەوە، بەڵام تا ئێستا وەڵاممان نییە. پایتەختی ڕۆشنبیری بە بناغەی ئەدەب و هونەر و ڕۆشنبیری دادەنرێت و پێشەنگی زۆرێک لە شارەکانی عێراقا. کاریگەریەکە تا ڕادێکی زۆر لە بنیادان بەڵام لە شقڵا بڵێ، چونکە تۆ کە شارێک ناوەنێ پایتەختی ڕۆشنبیری ئەبێ کۆمەڵە بنەمای لە دروستکردنی بیناوە لە پێکهاتەی هۆڵ و پێکهاتەی چۆنێتی بە ئەکادیمی بوونی ئەو شوێنانی کە کاری هونەری تیاگریان کاری ئەدەبی تیاگرێت لەم ڕۆ بڵێ، بەڵام لە ڕووی بنیادنانی چۆنێتی جێبەجێکردنی کارەکان لەلایەن هونەرمەندان و ڕۆشنبیرانەوە بڕوانەکەم کاریگەریەکی وای هەبێت. یەکێک لەو پرۆژە گرنگانەی بۆ پایتەختی ڕۆشنبیری ئەنجام دەدرێت پرۆژەی شانۆی کراوەی ڕۆمانیە. بەڕێوەبەری ئەو پرۆژەیە دەڵێت ئەگەر بودجەیان بۆ تەرخان نەکرێت ئەوان ناچارن پرۆژەکە ڕابگرن. کە بودجەکەی لەسەر پایتەختی ڕۆشنبیریە لە سا هەفتای پرۆژەکەمان تەواو کردووە بە شێوەیەکی بەردەوام ئێمە بەردەوامین لە کارەکانمانە، بەس کێشەیەکمان هەیە، کێشەی وەستانی پارەکەمانە. سلفەیەکمان 5-6 مانگ بۆ کراوە، سلفەکان ڕاگرتووی، نیوەی سلفەکان ناوینەتی، نیوەی ڕاگیراوە لەلایەن وەزارەتی دارایی. لەبەرەوە توانامان نەماوە ئەگەر بێت و پارەکەمان بۆ سەرف نەکرێت ناچارین ئیشەکە ڕاگرین. بڕی 20 ملیار دینار بۆ پایتەختی ڕۆشنبیری تەرخان کرا بە مەبەستی زیاتر بنیادنانی ئەم شارە لە ڕووی هونەری و ئەدەبی و ڕۆشنبیری و دروستکردن و کردنەوەی چەندین بینای نوێ. بەڵام لە ئێستادا سەرف نەکردنی ئەو بودجەی کە بۆی تەرخان کراوە کاریگەری کردوتە سەرجەم پرۆژەکان. بۆیە هونەرمەندان و ڕۆشنبیرانیش بەگرنگی دەزانن حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بە دوواداچوونی ورد بکەن و هۆکاری سەرف نەکردنی ئەو بودجەیە بخەنە ڕوو.